بەڕێز کاکەماڵ مام خزری ئێوە لە ماوەی ڕابردوودا لەگەڵ کۆمەڵێک لە هاوڕێیانی خۆتان پاردێکی تازەتان دامەزراندووە بە ناوی کۆمەڵەی شۆڕژێری ڕۆژهەڵاتی کوردستان. دەکرێت سەبارەت بە دامەزراندنی ئەم پارتە تازەیە زانیاری بۆ جۆگرانی ئێمە ڕابگەێنن؟ ئەمە ئێمە وەکو کۆمەڵەی ڕۆژهەڵاتی کوردستان یا ئەم ڕۆکێکە بە داخدنا بکە فەرمووی وەکو پارتێکی تازە دیارە کۆمەڵە پارتێکی تازە نییە، بەڵکو بیرودای جیاواز سەردەمانی گەورە ناو کۆمەڵەدا هەیە، بەڵام ڕەنگە بەهۆی کۆمەڵە کۆکار ماوەیەک ئەم بیررودا جیاوازانە هەر ناو خەت و مەشی سیاسی کۆمەڵەدا نابێتەوە، بەڵام هەروەکو ڕەوشێک لە ناو کۆمەڵەکاندا هەبووە، هەتا ئەوەی کە لە ماوەی ئەم چەند ساڵی ڕابردوودا کە ئەگەر زیاتردا یەک کە وا بوو کۆمەڵەدا حزبی کۆمەڵی جیابەوە وەرزاییەکان لە 2010 دووبارە هەر ئەو ئاڵوزیانە کاروەک بۆ خۆتان و دەرحاڵ دینەران و یادیسەرانی دەنگ و باسەکانی کوردیشدا هەموو بەشەکانی کوردستان ئاگادارن جیابوونەوەیەکی دیکە لە ڕووزەکانی کۆمەڵە ڕوویدا و دووبارە ئەمە هەر ماوەیەکی زۆری نەخەیان دیارە لە 2011 دووبارە انتخاباتانە بەردەوام بوون لە ناو ڕۆکی کۆمەڵاوە لە ناو ڕۆکێکی پێشوودا کە بە ئیسلا بنێ حزبی کۆمۆنیست کار دەکەن بنێ حزبی کۆمۆنیست و یا شاخەی کوردستانی کۆمەڵەیەکان ناوناوە ئەمانە یعنی کۆمەڵێک ئاڵۆزی لە ناو ڕێزەکانی کۆمەڵەدا کۆمەڵە وەکو خۆی حزبێکی کوردستانیە و ضرورەتی پێکهاتەی کۆمەڵەش دەواقعدا لە سەر بنەمای ویست و خواستەکانی گەلی کووردە نەک لەسەر ویست و خواستەکانی گەلانی ئێران هەرچەند کە پێمەی نییە ئەگەر بتوانێت کاریگەری هەبێت یا ئەم فەزایی بۆ بڕەخسێت کە بتوانێت دەور بگێڕێت لە چۆنیەتی دەسەڵاتداری و چۆنیەتی حکومڕانی حکوومەتی ناوان سەبارەت بە نەتەوەکانی ئێران بۆ ئەوەی کە بتوانن ژیانێکی باشتر و خۆشتر و ئاساییتر بۆ کۆمەڵانی خەڵکی نەتەوەکانی تر دابین بکرێ، بەڵام بەداخەوە لە فەزای ئەمڕۆی ئێراندا ئەم هەلە تا ئێستا نەڕەستاوە. على كل ئێمە دەرحاڵ دوای ماوەیەکی زۆر کارکردن و دەرحاڵ مەباحث و حتا تەنانەت یەکردنەوەکانیش کە جەنابەت ڕەنگە ئاگادار بی لە 2011دا کە ئەم یەکردنەوەیە لە لایانی سەرپەرستی کاکبارانی ڕەوزایی پێکات، بەڵام بەداخەوە هیچ جێگیر نەبوو لە ناو ڕووزەکانی کۆمەڵەدا و بوو بەهۆی ئەوەی کە ئێمە لە مانگی دەی 2012دا گوێڕای کۆمەڵێکی زۆر لە هاوڕێیان بڕیاری زیابوونەوەمان بکە بۆ ئەوەی کە بتوانین لە واقعدا ئەو جۆرەی کە کۆمەڵە بووی دامەزراوە یا بیتوپاتەکانی کۆمەڵە یا ئامانجەکانی کۆمەڵە لە واقعدا بگوازینەوە بە ئەمانەداری بۆ نێو کۆڕ و کۆبوونەوە و جەماوەری خەڵکی کوردستان. بەڵێ کاکەماڵ ئێوە باسی ئەوەتان کرد کە پێشتر لەگەڵ لایەنی کۆمەڵە بە سەرۆکایەتی کاک عومەری لەخانی زادە لە یەک سەنگەردا بوون، دواتریش کە لەوان جیابوونەوە لەگەڵ لایەنی کۆمەڵە بە سەرۆکایەتی کاک عەبدوڵای موحتەدی یەکتان گرتەوە، بەڵام باشە بۆچی لەوان جیابوونەوە بۆچی لەگەڵ ئەوان تێکەڵ بوونەوە و بۆ پاشان دیسان بۆچی جیابوونەوە؟ هۆکاری ئەم جیابوونەوە ئەو یەکگرتنانە لە چیدا دەبینن؟ من وەکو لە قەوسێکدا ئەمە باز دەکەم دیارە من لەگەڵ لایەنی جنابی کاک عومەری لەخانزادە لەواقعدا لە 2010 کە جیابوونەوە کە بوو زۆر موافق نەبووم و هەر بۆ هۆیەشە وەکو شەخصی خۆم لەو ڕەوتەدا نەبوو، بەڵام ئەم جیابوونەوە و یەکگرتنەوانە لە واقعدا ئەم ململانی سیاسی ناوخۆی کۆمەڵە لە واقعدا پەیامێکی ڕاستەقینەی هەیە. پەیامە ڕاستەقینەکەش ئەمەیە کۆمەڵە لەدایکبوونی کۆمەڵە یا کۆمەڵە بۆچی لەدایک بووە بەلای کۆمەڵە خۆشەویستەکان و بەلای بگوتنەوەی نوێ کاگەمە چاودەکەی بگوتنەوەی ڕۆژهەڵاتی کوردستان تەمەنێکی درێژی هەیە، بەڵام کۆمەڵە لەو نێوەدا وەکو بگوتنەوەیکی گەنج یا بە ئیسلاحی تەمەنی جوانە لە بگوتنەوەی کوردی ڕۆژهەڵاتی کوردستان
هێندا چەمەنەکەی ناگەڕێتەوە خۆ ئەگەر زۆر بین چاودەکەی چەمانی کۆمەڵا ئەمە بە لەم چەند ساڵ خەباتی ناهێنیەکەی تقریبا دەتوانین بڵێن حوتەمەنە لەگەڵ دەسەڵاتدارێتیدا ئاڵوگۆڕی سیاسەتی ئێران لەنزانی پاشایەتی بۆ خۆماری ئیسلامی بە شێوەی ئەوەی کە ڕاستەخۆ ئینەکە ئەنەندی خەباتەکەی بەڵام ئەم جێگۆرسیانەوە یا ئەم ئاڵوگۆڕە یا ئەم لێکترازانانە کە ئێمە دێنی باسکەین لە واحەدا ئەمە کۆمەڵە پەیامی هەیە ئێمە وەکو خەتی سیاسی کۆمەڵە یا وەکو خەتی پشتی کۆمەڵە دیارە ڕەنگە لە باری تەمەنەوە یا لە باری چالاکی سیاسییان زانیەوە کە ئەگە دێنی چاویگەکەی زۆرێک لە دۆستان و خەمخۆران و کاردان و جهاتەکانی کۆمەڵە لە ماوەیەدا زۆریاندایە هەوڵیاندایە ئەوەی دە کۆمەڵە دەواحەدان لە ڕیزەکەی خۆی لە خەتی مەشی خۆی نەچێتە دەرەوە هەڵەسەر ئەم خەتی مەشێر بمێنێت تا لە واقعدا بۆی دامەزرا بوو بەڵام بەداخەوە کۆمەڵێک هۆکار دەردێنی هۆکاری سیاسی کە هاتە ئاراوە سەبارەت بە ڕێکەوتی دروستنەوەی ئەحزابی سیاسی ئێران دش بە کۆماری ئیسلامی و ئەو هاوپەیمانێکی کەکرا لەگەڵ کۆمەڵێک سازمان یا ڕێکخراوەکانیکە کۆمەڵێک وەکو بە پێی عرف یا کە بڵێن من لە ڕوانگەی منەوە ناسیوی هەستا بە دامەزراندنی حیزبی کۆمۆنیست و ئەم دامەزراندنی حیزبی کۆمۆنیستە لەلایەنی کۆمەڵەوە ئێستاشی لەگەڵدا دەبن لەسەر ئەو باوەڕە زەربێکی گوتوبڕی لە کۆمەڵە داوە کە ڕەنگە بە چەندین ساڵی یا بە دەیان ساڵی کۆمەڵە هەر مەجبور بێت چاوەڕوانی ئەم هەڵە سیاسی بدا بۆچی بۆ ئەوەی کە کۆمەڵە لە کاتی تێکەنانی حیزبی کۆمۆنیستە لەوە حەدا نەیتوانی ئامانجەکانی خۆی بپێکێت بە سەرکردایەتیەکەی ئەو کاتی ڕەنگە بەشێک بە سەرکردایەتی ئەو کاتی کۆمەڵە دەژێت شاردابوو بێت و بەشێکی تەعەبودیکاری باشە کاک کەماڵ یەک پرسیار لێرەدا هەیە ئەلانەکانی دەبینین 4 یان 5 لایەنی سیاسی بە ناوی کۆمەڵە خەباتی سیاسی دەکەن بەڕای ئێوە وەکو کەسایەتێکی سیاسی وەکو ئەندامی ڕێبەری ئەو کۆمەڵەیی کە تازە دەستی بە دامەزراندن کردووە پێتان وانییە ئەم ئینشعاب و لێکترازانانە زەربە لە بزوتنەوەی نەتەوایەتی کورد لە ڕۆژهەڵاتی کوردستان بدات؟ ئەمن لەسەر ئەو بڕواایە وەکو شخصی خۆم پێم وابێت ئینشعاب مانای زەربەلێدان لە بزوتنەوەی نییە مهم ئەمەیە چۆ کۆمەلگاکەی خۆت لە ڕوانگەینەوە یعنی لانیکەم لە ڕوانگەینەوە گرنگی دەمێت چۆ کۆمەلگاکەی خۆ چۆن هەڵبژێنی لە کۆمەلگای کورد وەکو کورد لە ڕۆژهەڵاتی کوردستان پێم وابێت ئەگەر ئینشعاب مانای تێگەیشتن یا تێگەیشتن لە بواری سیاسیەوە نەبێت مانای زەربەلێدان لە بزوتنەوەی کوردی ناگەێنێت بۆچی ئێمە ئارکانی بەدەستانی بزوتنەوەی ڕۆژهەڵاتی کوردستان لە ماوەی ئەم کتێبەیە یا بگرە کتێبەیە زیاتر لە نێو خەتیمەشی و لانیکەم داخلیەتی شەکلی ڕۆژهەڵاتی کوردستاندا دابینێت دەستکەوتەکانی چی بووە خسارەکانی چی بووە ئەمە پێم وابێ ئانالیزکردنی ئەمە زۆر شتێکی سەخت نەبێت لانیکەم لای هەموو کۆمەڵانی خەڵکی ڕۆژهەڵات و بگرە باکوور و ڕۆژاوا و باشووری ئەم شتە ڕوونا بەڵام پێم وابێ لە وەکو خۆم بە ڕای من پێم وایە ئەگەر بێت و یەک ڕیزیەک یەک دەنگیەک یەک هەڵوێستیەک لە نێوان گیر و ڕاجیاوازەکان یا لایەنە سیاسیەکانی کوردی بە هەموو ئایدۆلۆژیکانەوە چ بە لایەنی ملی مەشەبیەکانەوە چ بە لایەنی ناتەوەیەکانەوە چ بە لای سەکانەوە یەکی هاوسەنگی و هەڵگێشتێک سەبارەت بە بزوتنەوەی کورد لە ڕۆژهەڵاتی کوردستاندا بکەیت ئەمە تەبعەن دیارە ئێمە هەمومان پێشوازی لێ دەکەین و زۆرێک بەجددی لە واقعدا ئێمە وەک خۆمان بۆ کۆمەڵە شۆڕژێ ڕۆژهەڵاتی کوردستان کاری بۆ دەکەین بۆ ئەوەی کە هاوسەنگی و کۆدەنگی و یەکەڵوێستێک بێت سەبارەت بە ئەگەری هەر ئاڵوگۆڕێک لە ڕۆژهەڵاتی کوردستان. بەڵێ کاک کەماڵ ئەگەر پرسیاری ئەوەت لێ بکەم ئێستێک وونێت جیاوازی کۆمەڵی شۆڕژێری ڕۆژهەڵاتی کوردستان لەگەڵ لایەنەکانی دیکەی کۆمەڵە بەتایبەتی ئەو دوو لایەنەیەکی بە سەرۆکایەتی بە ڕێزان موحتەدی و ئیلخانی زادە جیاوازی کۆمەڵێکی ئێوە دەتان مەزراندوو دەگەڵ ئەم دوو لایەنە لە چیدا دەبینن؟ لە واقعدا باوەڕمان ئەوەیە کۆمەڵە دەردەوە سەرخەت و مەشروعیەتی ڕاستەقینە و
کۆمەڵە بۆ ئەوە لەدایک نەبوو لە واقعدا کە بێت لە کاراوغەیەکدا دابنیشێت وەردەدارەگەر بێت کۆمەڵە بۆ ئەوە لەدایک بوو کە کاریگەری هەبێت بەسەر ئاڵوگۆڕەکاندا کۆمەڵە بۆ ئەوە لەدایکە بوو کە دەور بگێڕێت بە دروستکردنی ڕێکخراوە جۆرازۆرەکان بە جۆرازۆرەکان بە کاریگەری خۆی لەنێو بگوتنە جەماوەریەکاندا و ئەمە هەموو بەڵگەکانی سەردەمانی دامەزراندن و بە تەنانەت چەندین ساڵی دوای دامەزراندنی بۆمەڵەیە بەڵام کاکەماڵ لە نێوان ئەندامانی ڕێبەری کە ئێوە دەستنیشانتان کردووە 8 کەسیان لە دەرەوەی ڕۆژهەڵاتی کوردستانن پێتان وانە ئێوەش ئێستا چالاکیەکانتان هەر لە دەرەوەی ناوخۆی ڕۆژهەڵاتی کوردستانە ئەمە ڕاست نیە ئێمە لە 8 کەسمان لە دەرەوەی ڕۆژهەڵاتی کوردستان ئێمە یعنی دەبانم بڵێن بە ئاشکرا ئەمەشتەمان باس کردووە ئێمە 4 لە ئەندامانی سەرکردایەتیمان لە ناوخۆی ڕۆژهەڵاتی کوردستان بەڵێ خب ئەمە پێم وابێت لە ماوەی ئەم پێدەیە وە بگرە زیاتری بەیانێکی سیاسی نەبووە کە لە واقعدا ئەمە بەشەوەندە بەسەعامەت و بەقافیەتەوە باز لە ئەم واقعە بکات خب ئێمە هیچ شتێکی شاراوەمان لەگەڵ خەڵکی خۆمان لە ڕۆژهەڵاتی کوردستان نییە 8 کەسشمان لەوێ نییە بەڵکو 4 کەس ئێمە دیارە ئێمە سەبەن بەپێی عرف و بەپێی هەموو کاروبارێکی حزبی لە گروپاش نوێنەرمان هەیە و ئەندامی سەرکردایەتیشمان لە گروپای وەکەم و حزبەکانی دیکە نەک هەر وەکو حزبە کوردیەکان بەڵکو وەکو هەموو حزبە سیاسیەکانی سنووری جوگرافیایی ئێران و ئەمە دوور لە عرف نییە بەڵام یەکەم حزبی کە زۆر بەڕاشکاوانە باسمان کردووە و دوێرانە ناومان بردوێنە سوات کەس ئێمە وەکو کۆمەڵی سەرۆکای ڕۆژهەڵاتی کوردستان لەناو خۆی وڵات هەڵبژێردراون لە کۆنفرانسی یەکەمی دێمەدا کە لە مانگی مارسدا گرتومانە بەڵام ئەو 4 کەسەی کە وەکو ئەندامی سەرکردایەتی دەستنیشان کراون دیسان بە ئاشکرا ناویان ڕان نەگەێنراوە و چالاکیەکانیان هەر بە شاراوەی ماوەتەوە طبعا بەبێگومان یعنی ئەمە خۆ جەنابەت کەسێکی معلومات یا کەسێکی دانی کەم کە بڵێن حتا ناتوانم بڵێم کە معلوماتی بێگومان پڕ معلوماتی لەو بوارەوە مەبەستم ئەوەیە خەڵک لە هەڵوێستی ئێوە تێبگات کە ئەگەر ئێوە باسی ئێوە دەکەن 4 ئەندامی سەرکردایەتیمان لە ناو خۆی ڕۆژهەڵاتی کوردستانە و ناوەکانیان ڕانەگەێنراوە لەبەر هۆکاری ئەمنی کە وەت شتێکی زۆر سروشتیە بەڵام لەگەڵ ئەوەشدا ئێوە حیزبێکی ڕسمی نین لە ناو خۆی ڕۆژهەڵاتی کوردستان کە وەکو جیاوازیەک ئاماژەی پێ دەکەن دەمەوێت زیاتر لەسەر ئەو لایەنە قسە بکەن ئەمە ئاماژەیەکینە بەڵام بزانم حزبی من فقط وەکو لە جناب حزبی ڕسمی و ناڕسمی چییە بەڕوانگەی جنابەوە جارەکە دەکەیت تەبیعەتەن دەبێت حیزبێک لە ناو خۆی ڕۆژهەڵاتی کوردستان بوونی هەبێت لە هەڵبژاردنەکاندا بەشدار بێت نوێنەری لە چالاکیەکان هەبێت لە هەڵبژاردنەکاندا هەبێت هیچ کام لە حیزبەکانی ڕۆژهەڵاتی کوردستان لەم چالاکیانەدا بوونی نییە کەواتە ئێمە بوونی هیچ حیزبێک بەڵێ وەرناگرێت بۆ ئەوەی کە ئایا ڕسمی یا ڕسمی بەتایبەت خاستن لە ڕۆژهەڵاتی کوردستان ئێمە کارێکەکەین وەکو کۆمەڵە لە واقعدا لە ڕۆژهەڵاتی کوردستان ئێمەکەین بە ناوی دوو حیزب بەریت ئەم دوو حیزبە تووشی دەسترازان و ساپاتی جۆراوجۆر و دابڕانێک هات پێت بەڵام وەکو ناو دوو حیزب لە ڕۆژهەڵاتی کوردستان هەن بەنێوی حزبی دموکرات و کۆمەڵە ئەم دوو حیزبە ئەحزابێکی سیاسی ڕۆژهەڵاتی کوردستانی کە لە کاتی خۆیدا لە نێو کۆڕ و کۆمەڵانی خەڵکیان لە واقعدا دەنگی خۆیان خەڵکی کوردستان وەی گوتووە وەزیرگانبەرنامەی کۆڕ و کۆمەڵانی خەڵکی کوردستانە و بێگومان هەر کامی لە باڵەکانی حزبی دموکرات یا کۆمەڵە دۆست و داهێنگر و هاوسکرێتی خۆیان لە جارەنگە لەو بینەدا دابەشکارێکی شتبوو بێت بەڵام ئەمە ناکرێت مثلا ئێمە نێو مثلا صراحەتەوە بڵێن مثلا ڕسمیەتی نییە مثلا فڵان حیزب ڕسمیەتی نییە ئێمە ناوەندێکمان نییە بۆ سەر و هەر بەو هۆیش کە ناوەندێکمان نییە بۆ سەر ناشتوانین
تدخل مع بحيث تقول إما حزبك رسمية يا حزبك رسمية يا حزبك نار بل هل كان لا حزب كان رسلات الإنسان وإما وقف كومريس ورسالة رسلات الإنسان إذا حرمة الرزم وإما الرزي عند الجرين و زور مع في خوتا في ودي زور شو فرمان هذه لو ترجم لنا في ودي دار كان ضرب رسلات الإنسان لأجل آلوموري ئەمڕۆ یاسپێن یا ڕۆژدا کە بتوانین بە هاوکردنی و هاودەنگی یعنی کاتێک کە باڵ لە فلۆرانزمی سیاسی دەکەین دەواقعدا ئێمە فەقەت لە دروستدا ناتوانین ئەم شتە باشی بێتین بەڵکو ئێمە دەبێت لە حاڵی پراکتیکدا ئەم شتە بە ئەنجام بگەێنین بۆ ئەوەی کە دڵڕوونیە یا بەرچاوڕوونیە بدەین بە کۆمەڵگای کردەواری لە وڵاتی کوردستان ئەمە ئەمرێکی واسعە ئێمە تێکەوتین ئێمە خەبات دەکەین بۆ ئەوەی کە بتوانین ئامانجی نەتەوەکەمان لەو بەشەی کوردستان بەپێی توانە دەستەبەر بکەین. بەڵێ کاکەمان ئەگەر ڕەچاوی کاتیش بکەین ئەو کێشانەی کە ئێوە لەگەڵ لایەنی کۆمەڵە بە سەرۆکایەتی بەڕێز عەبدوڵڵا مۆحتەدی هەتانە بە تایبەتی ئەوەندەی من ئاگادار بووم ئێوە هەندێک کێشەتان هەیە لەگەڵ ئەو لایەنە و وەک خۆتان ئاماژەتان پێکردووە گوایە دەست بەسەر کەلوپەری شەخسیەوەدا گیراوە تا چەندە مەسەلەی ڕاستە؟ صراحة أو موضوع أضعف لو حدا من فكريتي جواز لواني كوماري إسلامي فكريتي شخصي عبد الله الموحد جنابي سيستمي إداري نظام تجد بخواري جديانا طبعا سيستمي إداري يا بغي وبراكي كان تتواني جياي زور أمري واقع به من أم فكريته أم سيستمي إداري فلذي عبد الله الموحد دابي يوما لأنه أو حسبي أو دابا واقع أما الدقيقة من أول كوماري إسلامي سوا إذا كوماري إسلامي إيران بس بسر كلوفري شلاكان سياسي دا دقيقير زنداني دكرين بحرمة دكرين وحتى كنانات تجاوز كان في ذكرك عربوا لهي تاني تسعبيني الآن أما تسعين مني وأما تسعين مني جاني تاني فبلاو خلاوة خب عبد الله المعتدي خويتي كان صد متر شوار قوشا لم كان صد متر شوار قوشا أو تصدق كلوفري من دول ثلاث سياسي تاجي ولا مكان يقول هذا كذا أما الوقت كمالي ما كنت كيف يتم كلوفري شخصي حتى كنانات أنظمي خانواتك يتم هذا المصادرة كراوة وأما أولية أمثل لباري مثل بين المسلمين بالأداب نفس الشكل من دليل كوملاني خلصي كردستان لبناو كذا بازده خلصي روشلات لبناو كذا بازده روس نوي كردي لبناو كذا بازده في معلش كردستان لبناو كذا بازده أم هم آزار ومينتي جرب الدنيا في حتى الناس أم تحملي فرصاي ضرباتي مهلتي أبوري تباسي كردستان بيخال بناو بمستوى ثاني بكي وصلاتي كردستان ده بناو كيا وأول كتير ديكتاتور الكريستي وفوت كافي أنا زود ديكتاتور كان ماندي بني علي ماندي حسني مبارك ماندي قضاتي ماندي بس أمانة شيان في دي مجرد مسمومية فكري زادي بن مالية باشا كمال يود لقل لهان الشرفين إما لقل لهان الروبرو لقل لهان الروبرو جارجي أبوري جسرين لهان كونتو خارج الدنيا طبعا أم جارجي أبوري مثبت بكارنا بو بنسوي كل نفسا بو برزموندي أكبر كاتب كاتبو عبد الله المعتدي بو هي لا كان عندي كندا بقاشا سوتا بريطانيا ولو بو هي مثلا مالي هكذا لكن مالي ملكي بريطانيا طبعا بومني نوعي مثلا بومني دخل لباسي بين مالكم بوم تديرين كانت دخل في مدرين مثاله معاه هو لباس كان خوف نفس مسائل هو مسائل شخصي كل ده في المدرسة هو أمر فاكر إنه وهو كمان ما تجي بدي إجازة وبدي من الدروس كتير أخذيه ده في الجامعة المدرسة بلغم فيها هو لقل زور نقدر لقل زور لقل بشي في مكان كان أو حزب أمره كان ابن أو حزب ده ناوي يعني كان لقل بكم كان ناوي في الحمد داخراون يعني في كوماري إسلامي شتاري كيا من أم حزبك هذا الله معتدي بداي
تالي ترى ناو دبم وحشة ناك يعني لا كان يجوز أنداني في ضغط في مكاك أو كهرباء نسيا أننا لا أوروبا هي ظلم تاك الجريان ظلم تاك كما قلنا وصل الدخول باستحسان داود وأوجه حكمي كشي تدرع وكي تاكا والله هو كان يابونوي أمصام دوريتي هو شوية يعني لا شيء كذي فكان أقلية سوا وشخص نية خب والله كان كمال أمسو ونازم سيدا مسيدا دبر كان مكان مسيدا تسيدا في المعروفي كمال ناو بسراوي كان لقلكم يعني جواز ديا يعني أم أقلية كا يعني الجانب في نفر فريدان تتواني آية لواقع دا حوضري أم درس نبي أبو أولدا كمال جاي كدواري وشتيت بسين باشە کا کەماڵ ئێوە چوون بە دوای ئەو شتانەیدا کە پێتان وایە دەستی بەسەردا گیراوە ئایا داوای ئەو کەلوپەلانەی خۆتان کردووە؟ مەرجەعێکی دیکە بناسێ لێرەدا کام مەرجع دەناسی بەکێ دەڵێ مەوضوعەکە لێرەدا من بۆ ئاگاداری دەناستن و پێش خۆت دەناستان ئاگادار بن لە ماوەیەکی کورتدا یعنی لە چەند ڕۆژی داهاتوودا سەرجەم ئەحزابی سیاسی باشووری کوردستان لە ڕاگەیاندراوێکی ڕەسمیدا ئاگادار دەکەن نه ئەوەی کە لە واقعدا من خەم و بەدارەی ئەم کەلوپەلانەما دێت نا مەبەستم لێدایە کە کۆمەڵگای کوردەواری لە وڵاتی کوردستان نفسی قەزی مبارزەکەی خۆی بناسێ یعنی بنە ماڵی شەهیدەکان بزانن کە کوڕەکانیان لە پێناو چیدا شەهید بووە و ئەمڕۆ بگوستنەوەی کوردی لە کۆمەڵێک کەسیا بەناو سەرکردە کە ناوێکی زەبەلەحیان وەکو کۆمەڵە ناوی کۆمەڵە پیرۆزە ئەم کەس بووی نێ بە واقع هەڵی گرێ کاتێک تۆ دوای ناوی کۆمەڵە هەڵگری کە لە واقعدا خزمەتداری بگوستنەوەی کوردی تو ناتوانانی ڕێی ناتوانانی فەرماندەرکی ناتوانانی دیکتاتۆر بی لەنێو کۆمەڵەدا خۆ کۆمەڵە فکرێتێکە باوەڕێکی پۆڵی دا بەڕێوەبەرایەتی لێژنەی یا دەستەیی هەیە یعنی وانییە کە نەفرەی دەم لێوەدا بگێتە ئەمە کارە خب ئێمە لە هەردوو باڵەکی کۆمەڵەدا بە بێت عەرەبی بینم هەتا کەی ئەم قوڵەبەگ و ئاغاوەکە بتوانن کۆمەڵەدا حکومڕانی بکەن ئەمە بۆ من پرسیارە بۆ بگوستنەوەی کوردی ئەگەر کۆمەڵە لە ژێر ناوی خەباتی ڕزگاری ناتەوە چینی پێکار و ڕەحمەت هێزا خەباتەکە بۆ سەرکردەکانی هەموو ئاغاو درە بکرد بەڵام باشە کەماڵ پێت وانییە ماڵ داوای لێ بردن دەکەم ئەمە تاکەی دەموچاوی ئەم ئاغا و قوڵەبەگە تەحمل کەم تاکە 30 ساڵە من ئەم دەموچاوە دابینم یعنی کۆمەڵە لەنێو بەگوستنەوەی کوردی ڕۆژهەڵاتی کوردستان لەدا وە 15 میلیۆن کەس کەسێکی تیزانێ ئەوەندەی شعور بتوانێت ئەم حیزبە بە ڕستاڕێەوە بەرێ ناکاکە وانییە بەگوستنەوەی کوردی لە ڕۆژهەڵاتی کوردستان ڕۆشنی زۆری تێدایە خەڵکی کوردی ڕۆژهەڵاتی کوردستان زۆر سیاست مەدارن زۆر ئاگاهن زۆر جێگای ڕێزن بۆ زۆریش بە شەهامەتن لە واقعدا بەڵام دێنە ئێرە دەبێن ئەم فکرێتە ئینەدا لە واقعدا هەمووی بە قەولی فارغەڵە بە حەزم دەکەیت هیچی نامێن کاکە ئێمە لە نێو ئەردوگاکاندا دەبینین یەکێک لە نێو لە فکرێتەکانی کۆمەڵە کوردستانی نووسیاوە بەڵام ئایا حاشا نەکەین لەم واقعات دەیبینی خۆ ئێمە لانیکەم کورد کاتە خۆ من لەگەڵ ئیسرائیلی یا لەگەڵ ئەمریکایی یا لەگەڵ بریتانیای فڕانسەی وەزنی عەرەب و ترک و عەجەم و فارس قسە ناکەم بڕوو بە کۆمەڵگای خۆم قسە دەکەم ئایا لە واقعدا لە بگوستنەوەی کوردی و خاصەتەن لە نێو کۆمەڵگا کوردستانی نووسیا هەیە خۆ ئەمە چۆتە کوێ بەرژەوەندەکەی ڕوا بۆ کوێ بە هەزاران کچوو ژن و گەنج و لاوی بگوستنەوەی کورد کە هاتووە ڕوویان کردو لە کۆمەڵە بە سلێمانی و هەولێر و هۆک و فڵان و فڵان ئاوارە چه خاوەندارێکی ئەوانەیە چه خاوەنداریانە چه داکوتیان لێ دەکات ئەمە یعنی گرفتەکە دێدا خۆناغەکە چۆتە ئاستێکی دیکە گەنجێکی کرد لە وڵاتی کوردستانەوە دێ خزمەت بە نەتەوەقی خۆی دەبێ ئەوەی کە بزانێت حکوماتی دوار دوو حاڵەت هەیە یا دەبێت دانیشێت لە هەولێر و سلێمانی یا دەبێت خزمەت بە دوو بنە ماڵە بکات ئەمە دەبێت کۆتایی پێ بێ کاکە ئەمە دەبێت کۆتایی پێ بێ و زۆر بە سەراحەتی دەڵێن باشووری کوردستان باشوور دەسەڵاتدارانی باشووری کوردستان لە واقعدا بە هیچ شێوەیە نەک ئەوەی کە بڵێن بۆیان نییە مافی ئەویان نییە مافی ئەویان نییە پشتگیری لە دوو فکرێتە کە لە ماوەی 30 ساڵدا لە واقعدا نانتوانیوە باوزێت کردی خۆیان لەو ئوردوگای
دان زیاتر دەمە درێ کام ڕێخنا بوویدا دەوریان بووە لە کام دوڵانەوەی بەڵێ کاکەماڵ کام بەرنامەیان هەبوو بۆ ئەبڕۆ بەڵێ کاکەماڵ ئەگەر پرسیاری ئەوە لێ بکەم ئەم لێدوانانە و ئەم تێڕوانینە بۆ لایەنەکانی کۆمەڵە بەتایبەتی بۆ لایەنی کۆمەڵی ڕێبەرایەتی عەبدوڵڵا موحتەدی ئایا کێشەکانی نێوان ئێوە و ئەوان قوڵتر ناکاتەوە تاوەی کە هەوڵێک بێت بۆ چارەسەرکردنی کێشەکان ئەوە ڕێگا چارەسەرێکمان چون سیەتەکەمان تەواو جیاوازەرەوەی عەرضی کردی من پێم وادێ لایەنی عەبدوڵڵای موحتەدی لە 2007 بۆ لاوام بردووە زۆری حەول بۆ درا لەلایەن دڵسۆزان خۆشەویستانی کۆمەڵەوە کە بە نەوعێک ناڵهایەک درا کە کاکە بۆ خەبەرە هاتنێک هەبێت بەڵام بەداخەوە ئەم فکریەتی ئەوەی کە عەزم کردی ئەم فکریەتی یعنی ئەمە هەرزاوە ئەمە دێنی قبولی بکەین یعنی ئێمە پێویستە واقعەکان ببینین لەسەر واقعەکان قسە بکەین فکریەتی لایەنەکانی کۆمەڵەوە بە کۆمەڵی شۆڕژێر و وڵاتی کوردستانەوە بە فکریەتی کۆمەڵی زەحمەتکێشانی کوردستانەوە بە فکریەتی کۆمەڵی شۆڕژێر و زەحمەتکێشانی کوردستانی ئێرانەوە و بەلایەنی فراکسیۆنی حزبی کۆمونیستی لایەنەکە بەحاڵ ئەمە هەمی نازانم بڵم بەخۆشیەوە یا بەداخەوەیان بەڵام لە واقعدا ئەم فکریەتێک کە ئەمانی ئەم فڕۆکانێ وەکو لایەنی کاکفەریشانی دادا خاصەتەن عەبدوڵڵای موحتەدی کە هەیەە کاکە ئەمە دوودانە فکریەتی ئاغاوەتیە یعنی خانسالاری ئەتۆن حال لەنێو حزبی عەبدوڵڵای موحتەدیدا کە مەسەڵەن ببینی دابێتین ئەمە قسەی من نەبێت پێم کاکە ئەسڵ لێدوانێک وەرگرن یعنی تعریفێکمان هەبێت لە ڕۆژنامە نووسی لە ڕایگردا ئایا لە واقعدا ئەم کۆمەڵەیە بەرەو چۆ دەچێت خۆ دنیای ئیمکاناتی لە بەرزەزاهەیە کەلافەکانی ببینی مدیریەتی ناوخۆیی ببینی وەلایەنی کاتبەرژەوە سازش لە ناوخۆیی فقط بۆی عەبدوڵڵای موحتەدی هەبێت سازش لە ناوخۆ فقط بۆی کاکەمەر ئینسانی زادە هەبێت لە هەمان کاتێکا کە سەدان کوردی جەنگی وشیار و زیرەک و دانا و ئاگا بە مەسائل سیاسی زۆر دەوام بەڵێ کاکەماڵ لەبەرەوەی کاتەکەمان زۆر کەمماوە ئەگەر باسی ئەوەم بۆ بکەی هەڵوێستی ئەوەکو کۆمەڵی شۆڕژێری ڕۆژهەڵاتی کوردستان لەسەر هەڵبژاردنەکانی داهاتوو چییە زۆر بە کورتی سپاسە دەکەم بەریان دەتوانم بڵێم لە یەکەم هەنگاوەکاندا کە بەختی هەڵبژاردنەکان هاتە ئاراوە زۆر بەسەراحەت ئەم هەوڵیانمان دای کورد کردووە نەک بە شێوەیەکی پشکنەوە مابووی نەبووێت ئێمە دەزانین کۆمەلگای کوردیدا ڕۆژهەڵاتی کوردستان دەبشتی هەیە ئیتسایدی ئەمنی هەیە چۆنێکی نەقشیەت هەیە سەدی ئەوەی کە هیچ کارخانەیە یا ئیتساوەیەکی داهات لە ماوەی ئەم شتێ بکرێت حکوماری کوردستان ئێران بۆ ئەم ناوچەیدا بیکرێت ئەوانەمان هەبوو لە بەرچاو گرتووە لە هەمان کاتیدا پێمان وایە دایکۆچکردنی ئەم هەڵبژاردانە بە گوتارێکی هاوبەر بە ڕێخستنێکی یەکدەنگ لە ئاستی کۆمەڵانی خەڵک بەگشتی لە دەرەوەی وڵات لە ناو کۆندا بەگرتنی وەرەخستنی کەمپینێک بۆ دایکۆچکردنەکە ئەمە لە بەرزەوەندی ملەتی خۆماندا وەکو کورد ڕۆژهەڵاتی کوردستاندا دەبینی و لە هەمان کاتیدا باوەڕێکی خۆمان هەیە هەڵبژاردنەکانی کۆماری ئیسلامی لە ماوەی 20 ساڵدا تەداخراو بووە ئەم ساڵ زیاتر لە هەموو ساڵەکانی تەداخراوە و بێگومانی سڵکی بۆ نەتەوەی ئێمە وەکو کورد نابێت بۆیە بەجێگای ئەوەی کە کۆمەڵانی خەڵکی ڕۆژهەڵاتی کوردستان سەر سندوقانی دەمیدان ئێوە سێمان باشە و لە بەرژەوەندی خەڵکی کوردی دەبینی لە بەرژەوەندی خۆمانی دەبینی کە هەمومان بەیەکەوە خۆدەنگ بین یەکدەنگ پشتێنگەم هەڵبژاردنانە بۆ ئەوەی کە خەتابێت وتارێکی یەکدەنگمان هەبێت ڕوو بە جیهان ڕوو بە کۆمەلگای جیهانی ڕوو بە لایەنەکانی ترەوە کە کاتە ئەمە ئەمری واقعە ئێمە موافق نین لەگەڵ هیچ نوع هەڵبژاردنی کۆماری ئیسلامی چون بە نادیموکراتی و بە دیکتاتۆرێکی مطلقی دەزانین کە لە ژێرنای ئاینی پرۆژە و بەرنامەکانی کۆی بەڕێوە دەدات وە خەڵک لە بە قەولی ئیسلامەکان یا ئاینەکان سۆسیۆلۆژی کۆمەڵایەتی وەردەگرێت و ئەمەش هەتا ئەمڕۆ کەڵکی یعنی کەڵکی هەبوو بۆ ئەوان بەڵام هیچ بەرزەوەندی بۆ ئێمە
زۆر سپاس دەکەم کاکەمان.